بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إمام النووي لم كتب أذكارها سبحان الله لا يكنية سوچ يكنية إمام براندبتي كأنما تشاوي نقانوه حياتي همو إنسان مسلمان بيني أم حياتك بينيويتي هر هموش تكان ذكر كاني بباس كردو لك يا مسلمان نصرتي بو بليت شي زليل بو بليت شي يعني بير أكيتوشتي بير لشتي وها كردو لحياتي إنسان مسلمان الرجانا عمرانا صالانا بسرياتي بر أو ذكر كي باس كردو شتێکمان هەیە ئینسانی ئیماندار ئەگەر خوای گەورە دەروی خێری لێ کردەوە توانای هەبوو مادیەن و جەسەدیەن وحج البيت من استطاع إليه سبيلا حەجکردن ئەگەر توانای هەبوو کەسەکە بێ حەجکە. ئایا حەج ئەذکارەکانی چین ذکرەکانی چین؟ ئیمامی نەووی بە درێژی باسییانەکە ئەفەرمێ هەموو ئەمەی کە لە باسی حەجە هەیە لە ذکرەکان و لە دەعەوات و ئەمانە ئەفەرمێ ئەوەندە زۆرە کۆ ناکرێتەوە حیسابات ناکرێت زۆر ئەفەرمێ بەڵام مهمەکەیان باسەکەین گرنگەکان ئەڵێ فریایەوە ناکەم حتا فەرمایشتەکانیشتان بۆ باسکەم بەس ئەڵێ کورت و خود بۆتان باسەکەم ئەڵێ یەکەم بە دوو بەشەوە بەشێک لە سەفەری حەجاچی ئەڵێ بەشێک لە ناو حەجاچی ئەڵێ ئەفەرمێ بەشی سەفەری حەجەکە لێ ئەگەڕێم دواتر بۆتان باسەکەم بە درێژی بەشی ناو حەجەکە لەم بابە و لەم کتابە باسەکەم. ئەفەرمێ لە ناو حەجەکە بە تەرتیب ئەڵێ هەمووی باسەکەم ئەدیلەکان حەسبەکەم چونکە ناتکرێ ئەوەندە زۆرە بێ ئەڵێ لە کتێبێ زیاتر ئەکا ئەڵێ سەرەتای تۆ کە دەست پێ ئەەکەی ئیحرام ئەبەستی کە ئیحرامە بەس سوننەت وهایە کە خۆت بشۆی دەستنوێژ بگری ئیزار و ڕیدا لەبەرکەی ئەو دوو بەرماڵەی کە ئەدەنێ بیان بەستی. وقد قدمنا ما يقوله المتوضئ والمغتسل كسي دزنيشكار شي الله هرستويا ليرة شر سنته خوشور شي الله هر ليرة سنته جلي كي تازو لبركر شي الله هر سنته أفرمي دواء أما دور كعد نيوجك همو أذكار كاني نيوشهر همو جيب جيك لركاتي كما سنة دواء قل يا أيها الكافرون بخيانة لركاتي دوهما سورة قل هو الله أحد بخيانة نوێژی دابەستنی ئیحرام و دوای ئەوەی ئیحرامە بەس ئەم دوو ڕکعاتە سونەتێکی زۆر گەورەیە. ئەفەرمێ کە لەم دوو ڕکعاتە بوویتەوە سونەت وهایە زۆر دوعا بکەی چەند ئەتوانی دوعا بکە. ئیتر ئەڵێ پێشتر دەعەوات و ذیکری دوای نوێژەکان و ئانم بۆ باس کردو ئەتوانی لێرە دووبارەیان بکەیتەوە. ئەفەرمێ ئەگەر ویستی ئیحرام ببەسی نیەت بە دڵ بێنە ئەگەر زانی دڵت غافڵە بە زمانیش نیەت بێنە. أفرمي ويستحب أن يساعد بلسانه قلبه چونکە زمان یارمەتی دەری دڵە جاری وایە هەرچی ئەەکەی دڵە کۆ نابێتەوە بە زمان بڵێ ئەو ئیشە ئەەکەم ئەوە ئەەکەم دڵە دێتەوە سەرخۆی باشە ساغە بێتەوە. ئەفەرمێ پێشتر باسم کردووە کە نیەت مەحەلەکەی قەلبە شوێنەکەی دڵە بەڵام زمان ئەفەرمێ مستحەبە ئینسان بەکاری بێنێ بۆی دڵی ثابت بێ. ئەڵێ ئەگەر دڵت شتێکی وت و زمان شتێکی تر ئەوەی دڵت حیسابە بەڵام ئەگەر تەنها زمانە بەکارهێنا و دڵی لەگەڵانە بوو قبول نییە. طبعا نیەت زۆر گرنگە. ئیمام زۆر قسەی لەسەر کردووە ئینسان کە ئەبێت دڵی لە هەموو نوێژێکە حضوری هەبێت لە هەموو سەدەقەیەکە ئیبەخشێ حضوری هەبێت ئیحرامێکە ئیبەستێ ئەبێ ئەو دڵە لەو کاتە حازر بێت لە ڕۆژوەکانە کە هەڵاسی پارشێوەکەی مەڵێ خۆ پارشێوەم کرد ئەبێت دڵە حضوری هەبێت کە تۆ بەیانی بە ڕۆژوەی بۆی لەزەتی لێ بکەیت چێژی لێ وەرگری. ئەفەرمێ سونەت وایە بڵێ نەوەیت الحەجە بە زمانی بۆی یارمەتی دەری دڵی بێ یا بڵێ ئەحرەمت به لله عز وجل وا ئیحرام بەس لە پێناوی خوایە جل جلاله بڵێ لەبەیک اللهم لەبەیک لا شەریکە لەک تا ئەخیرەکەی ئەم کەلیماتانە فەرمێ هەمووی مەجالی تۆ ئەدا. طبعا لە مەسەلەی حەجە زۆرێک لە عولەما پێیان وایە کە سنەتە ئینسان نیەت بە زمان بێنێ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەبەیک اللهم حەجەة لە جارێکا فەرمووی لەبەیک اللهم عومرەة باشە لەبەیکەی بەکارهێنا وشەی حەجەتەنی بەکارهێنا خۆی لەبەیکە یعنی بەڵێ بەڵام لە لەبانیەوە یعنی دوو جار یعنی بەڵێ ئەی خوایەوە بڕیاری حەجم بدە
بەڵێ ئەی خۆی وا بڕیاری عومرەم معناکەی زۆر گەورەیە لەبەیکە طبعا لە زمانی کوردیە دەرکی پێ ناکەین بەس لە عەرەبیە احترامێکی زۆر گەورەی تێیە کەئەنەما زۆر بە احترامەوە دوو جار ئەڵێی بەڵێ قوربان ئەوە بەو شێوازە ئەگەر لە زمانی کوردیا بکەینەوە کوردی ئەفەرمێ هەندێک لە عولەما فەرموویانە بڵێ اللهم لك أحرم نفسي وشعري أحرم نفسي وشعري وبشري ولحمي ودمي الله أجر أمشي ودوكو أبو الفتح الرازي فرمي هاد دروس تقيناك هندي فرمي أنا بلي اللهم إني نويت الحج فأعني عليه وتقبله مني هندك فرمي أنا أخوان نيتي حجه موتوها وكارم وتولي مرقرو هندي فرمي أنا تلبيبك لبيك اللهم لبيك لا شريك لك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك الله أمش تلبيب يا غمر صلى الله عليه وسلم أما بخوانا لبيشي نيتكاني يا لدوين نيتكاني أفرمي سنتك زور قوري بلي لبيك اللهم بحجة يا بلي أجر حجي تنهاي كرت أجر حج عمري بيك وكر لبيك اللهم بحجة وعمرة يا لبيك اللهم بعمرة أجر تنها عمريك كرت أجر تنها أبي كرت أفرمي مهم ناوكان ين بين باشترة أوج لمذهبي إمام الشافعية مختار ترو صحيح ترى تلبية آية فرضة إلا أبي بلم لبيك اللهم لبيك نا فرمي سنتك أما بلي أجر تركي شكر كسنة وتحجك هر صحيحة عمرك هر صحيحة بلان فضيليك زور قوري لدز داوة اقتدائي ببيغمبر صلى الله عليه وسلم لدز داوة شوين كوتني خوشويستي لدز داوة فرمي أما مذهبي إمام الشافعي ومذهبي جمهوري هم زانان أوايك فرضنية هنديكش فرمي أنا فرضة وتوانا صحتي حج إلا أبي بلي لبيك اللهم لبيك أو كلماتنا بلي أجنا دروزني الصواب أويك سنة فرضنية بلام دائما أفرمي محافظة لسرك اقتداء ببيغمبر بك صلى الله عليه وآله وسلم لخلافك أجدر أتي أفرمي أجر كسيك لبيناوي يكي اخترع حج أكر يا عمري أكر طبعا لناو عباداته هندي عبادات من هي لبريتي هي هنديكش من هي النية بنمنا بحياتي كزناتو أن يجلب لي كسي تربك النية مجاليتي يعني كسيناتو أنا مثلا ذكرك دمي الفاضية كان كزلب لي كزبك هر كس أخوي بأخويك بلام آية أكرم من ما قرباني بكم خمناتو بكم كسيك الرأس بيرم الله وكالتي من قربانك بكسري برا قرباني منه كسيك تسري أبرا بناوي منه هندي العبادة كان بإجماع دروسه هنديك نادروسته هنديك اختلافيتي حجيك كلوانيك بدلت يا دروسته شو كتو استطاعتنا ما بلام استطاعي بدنيدنا ما بلام بارت هي كسيك أنيري أم كسس شيء الله لوي لن يتكاب أجاي ليبه بل نويت الحج وأحرمت به لله تعالى عن فلان خوي أم حجة أم عمرين نيتين لبيناي فلان أيكم لبر أو أيكم وتلا بدلي أو كسائكم طبعا حجي بدلي كلا عمري بدلي شمان هي كلا لو وظائفاني كإنسان مسلمان برامر بزندوب مردوي خوي أتواني بك لما سلي الرجوشة اختلاف هي علماء بيانوايا الرجوة لكاتي مردوة دروسته بوي بقريتوا لكاتي زنديتي دروست يعني كسيك مرد قرزار بو أفرتي هاتا خزمة بيغمبر صلى الله عليه وسلم فرمي أتوانم رجو كاني دايكم بقرمو رجو كاني باوكم لروايتك باشا فرمي دين الله أحق بالقضاء أجر كسي قرزاري خوابي أم أحق ترى خطوة بقرز كاني وبيتو ده أم قرزشي وبربوي بقررو لفقهيشة بتفصيل باسكراوة كيو تسلسلي خزمة كان كي كم جار إجرته وكي ترتشون شيء كسي كي غريبة أتوانا بيجرته وناتوانا شيء هم بتفصيل فقه إسلامي باسكراوة كوابو يشغل عبادة كان كأكره حجة لن يتكيأ بأجاي لي أو كسا كعبادتي بدلي كر حجي بدلي كر يا عمري بدلي كر بلي خواجان أم عمره لبيناي فلان كسا أكم لبر فلان كز أيكم لبريتي أو أيكم بدليت كلمة بدلك بكار بين باشترة بكارشنينا بوشي هذا مهم عن فلان يعني لبري فلان كس أو حجة أو عمرة جاب جيك أم بشك إمام باسي كرت بيوز بو بتشي بنيتي سرتاي إنسان ككاتك أم إحرام أبسه
پێویستی بەم نیەت و پێویستی بەم نوێژ و دەستنوێژ و خۆشۆردن و ئەمانە هەموو هەیە ئەم داواتانە چونکە لەم کاتە ئینسان زۆر ئەبێت دڵی ئاگای لە خۆی بێ کە ئەنەما خۆی گیان وا من چۆن خۆم گۆڕی جلی سپیم لەبەر کرد دڵم گۆڕی دڵ یەکێک لە بابەتە زۆر گرنگەکانی حەج یا عومرەکە ئێمە سوودی لێ وەرناگرین ئەم جلەیەکە لەبەریەک والله ئەم جلەیە یعنی من وازم لە دنیا هێنا هەموو شتێک خۆیە ڕووم کردە تۆ ڕووگەی تۆ ئەبینم هیچی تر نابینم هانا بۆ لای تۆ هێنا چۆن خۆم سپی کردەوە دڵیشم سپی کردەوە چۆن خۆم گۆڕیوە خۆم گۆڕی چۆن خۆم تازە کردەوە خۆم تازە کردەوە چۆن خۆم شۆرد پاک بوومەوە لە هەرچی گوناه ئەو فەلسەفە گەورەکەی پشتی حەج و عومرەیە کە ئینسان بیکە لە پێناوی خۆیە ئەمەندە ئەمڕۆ کیفایەتە لە باسی کتابی حەجە یەک خاڵ ئەمەوە ڕوونکەمەوە لەسەر باسی سەڵات و تەسبیح لە باسی سەڵات و تەسبیحە شتێکم عارضکردن کە ئایا سەڵات و تەسبیح ذیکرەکان لە پێش تەحیاتە ئەخوێنرێ یا لە دوای تەحیاتە طبعا لە سەڵات و تەسبیحە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر سنة إنسان 15 جار لكاتي قراءتها بخوينة طريقة عباسي طريقة ابن مباركيش 15 بدل لقيامة أخوانه بتفصيل لكاتي خويا بومباس كردون بس أويك جرينجا بلا مو دوای دەرسەکە زۆر گەڕام لە ڕاستیە بۆچی لە میلەتی ئێمە مەسەلەن ذیکرەکان لە پێش تەحیاتە ئەخوێنن لە کاتێکە ئەبێ لە دووە بخوێنن لە مەزهەبی ئیمامی شافعیە قەولێکم دۆزیەوە لە حاشیەی بجێرێمی هاتووە لەسەر خەتیب نەقڵی قسەیەکی کردووە لە قەلیوبی ئەفەرمێت لە پێش تەحیاتەکە دە ذیکرەکە بخوێنە لە پێش تەحیاتەکە دە ذیکرەکە بخوێنە ئەمە کە لەوێ عرضم کردن کە ئەوە غەڵەتە بەڵام غەڵەت نییە لەبەرەوەی ئەساسێکی هەیە لە فقی ئیسلامیە و قیاسیان کردوتە سەر چی سەر جەلسەی ئیستیراحە قیاسیان نەکردوتە سەر ذیکرەکانی تر لەناو سەڵات و تەسبیحە و لە هەردوو حاڵەتەکەش هەردووکیان دروستە لەبەرچی چونکە دەقێکی صریح نەهاتووە بڵێ لەناو تەحیاتە چۆن سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ئەڵێی لەناو سەڵات و تەسبیحە حەزم کرد ئەو هەڵەیە لە خزمەت ئەو کتێبە کردوومان بەسەرماناتیە نەپەڕێ واتە ئەوەی کە ئێستا لە کوردستان جێبەجێ ئەکرێت دروستە و کێشەیەکی نییە کە ذیکرەکان لە تەحیاتە یەکەم جار دە ذیکرەکە ئەەکەی اینجا تەحیاتەکەت ئەخوێنی خۆی گەورە لە گوناهی منیشی ئەوژ بووری خۆی گەورە لێمان قبول کە و دەرگەکانی خێر بەسەرمانەکاتەوە خۆی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکات و ڕەحماتی خۆت بەسەرمانە ببارێنە ئیمانمان سەلامەت کە خۆی ئیمانمان سەلامەت کە خۆی ئیمانمان سەلامەت کە عەقیدەمان دامەزراو کە یا ئەکرەم الئەکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيوخ بوري وخالي من قبولك